سیستەمی دەرێنانی پاسپۆرت لە پارێزگای هەڵەبجە گۆڕدرا بۆ ئەلکترۆنی و پاسپۆرتەکەش وێنەی مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجەی لەسەرە. تایبەتمەندی پاسپۆرتی ئەلکترۆنی لە گشت ڕۆکانەوە لا پاسپۆرتی پێشتر زیاترە و تەزویریش ناکرێت. ئەمڕۆ پشت بەخوا توانرا پاسپۆرتی ئەلکترۆنی بێتەکایەوە. ئەم پاسپۆرتە کوالیتی زۆر بەرزە لە ئاستی پاسپۆرتی وڵاتانی جیهانی پێشکەوتووە و دیزاینەکەی دیزاینێکی ئەوروپی ئەمریکی تێکەڵ کراوە. ئەم پاسپۆرتەی لێ دەرچووە. خۆشبەختانە بە هەوڵومانوبوونی هەموو لایەک توانرا کەوا مۆنومێنتی شاری هەڵەبجە بێتە سەر پاسپۆرتەکە لە دوو پەڕەی جوان دەرکەوتووە. ئەم پاسپۆرتە لە بەسڕە تەبعکرێ، لە بەغداد تەبعکرێ، لە هەڵەبجە تەبعکرێ، ئەوەن مۆنومێنتەی تایە و کە هاوڵاتی عێراقی بە کورد و عەرەب و تورکمانەوە گەشت دەکەن بۆ هەر وڵاتێک ئەمە بەن لەگەڵ خۆیانە پیشانی وڵاتانی جیهانە دەن و ئەزانن کەوا کارە ساتێک ڕوویداوە لەم شارەیە. گۆڕینی شێوازی دەرێنانی پاسپۆرت بۆ ئەلکترۆنی دەچێتە ئاستی وڵاتانی پێشکەوتوو. هەموو ڕێکارەکان و تەنانەت وەرگرتنەوەی پاسپۆرتەکەش لە ماوەی یەک ڕۆژدا جێبەجێ دەکرێت. کردنەوەی پاسپۆرتی ئەلکترۆنی بۆ هەموو کەسێگرن لە بەتابەتانی هاوڵاتیانی هەڵەبجەی شەهیدیش وەک هاوڵاتیانی کە پێویست بوو ئەم پاسپۆرتە لێ سوونبەند من بۆی سەفەرێکی دەرەوەی وڵاتێکە بەتابەتی لەم شارەدا ژمارەیەکی زۆر بریندارمان هەیە نیچەکی کیمیایی کە دەبرێنە دەرەوەی وڵات بۆ ئەوانە زۆر زەرورەکە نەخۆشێک پێویست ناکات لە مەتارێکدا چەندین سەعات سەرە بگرێت بەم پاسپۆرتە خێرا چێتە دەرگای VIPەوە بەڕێکرێت. بە پێی زانیاریەکان دەتوانرێت ڕۆژانە ڕێژەیەکی زۆری پاسپۆرت بەو شێوازە نوێ ئەلکترۆنیا بۆ وڵاتیان چاپ بکرێت. لە بەرامبەردا ئەگەر وڵاتیەکە ژماری بانکی هەبێت ئەوە 91,000 دیناری تێدەچێت و لە سەراستی دنیا پاسپۆرتەکە بە بایەخەوە لە ڕووی کوالیتی و زانیاریە کەسیەکانەوە تەواو پێشکەوتووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.